چوارچێوەی هەوڵ و کۆشەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانی دوای ئەو بەڵێنەی کە بە شاری سلێمانیماندا بوو کە نایهێڵین ئەمنیەتی شار تێک بچێ، دوای کۆکردنەوەی زانیاری ورد بە چەند باندێکی بەکارهێنەری مادەی هۆشبەر و هەروەها بازرگانی بە مادەی هۆشبەرەوە بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی دوای وەرگرتنی ڕەزامەندی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی سلێمانی بە هاوکاری هەموو بەشەکانی ناو بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی بە سوپاسەوە توانیمان لە ماوەی 48 کاتژمێرە 3 باند دەستگیر بکەین کە ژمارەیان 23 کەسە. ئەو 3 باندە چەندین جۆر مادەی هۆشبەریان بە پێبوو، هەروەها چەندین ئامێریان بەکارهێنا بوو بۆ کێشانی مادەی هۆشبەر. هەر لە چوارچەوەی هەوڵ و کۆشەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانی توانیمان لە ڕێگەی کۆکردنەوەی زانیاری هەروەها لە ڕێگەی ئەو کارمەندانی کە هاوکارمانن لە بەڕێوەبەرایەتی و بەشەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی و شوێنەکانی دیکە توانیمان چەند کەسێ دەستگیر بکەین کە بەنیاز بوون بەڕێی قاچاق هەنێک کەلوپەل کە شارا بۆ لەناو چەند ئامێرێکی میوزیک هەروەها لەناو مێزی نان خواردنا کە بەنیاز بوون ئەو جگەرانە ببەرنە دەرەوەی هەرێمی کوردستان و لە ڕێی پۆستەوە دەری بکردنە دەرەوەی هەرێمی کوردستان توانیمان دەستگیریان بکەین. ئەوەی کە ئێستا لە بەردەمی بەڕێستانایە ئەوە هەوڵ و ماندووبوونی 48 کاتژمێری کارمەندان و ئەفسەرانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانیە کە بە سوپاسەوە توانیمانە لەم ماوە کورتەدا باندێکی 3 کەسی دەستگیر بکەین کە ژمارەیان 23 کەسە. لەو 23 کەسە 20یان لە ڕەگەزی نێرن، 3 کەسیان بەداخەوە لە ڕەگەزی مێن. هەمووشیان بە فەرمانی دادوەر ڕوبەڕووی دادگاکراونەتەوە، هەروەها پشکنینیان بۆ کراوە و چاوەڕێی ئەنجامی پشکنین نەکەین بۆ ئەوەی کە ڕوبەڕووی دادگایان بکەینەوە. و ئەمەوێت ئەوەتان ئاگادار بکەمەوە کە ئێمە ئەو کەسانی کە دەستگیرمان کردوون سەرجەمیان مادەی هۆشبەریان پێبووە و سەرجەمیان لە کاتی بەکارهێنانە یا لە کاتی بازرگانیکردنە یا لە کاتی گۆڕینەوەی مادەی هۆشبەرە دەستگیرمان کردوون. هیچ کەسێکمان بە گومان دەستگیر نەکردووە. هەروەگەمەوێت لێرەوە ئاگاداری بەڕێستان بکەمەوە کە لە ماوەی 3 مانگی ڕابردووە واتە لە مانگی 11ەوە تاکو بەرواری ئەمڕۆ بەڕێوەبەرێتی نهێشتنی مادە هۆشبەرەکان توانیوێتی 123 کەس دەستگیر بکات کە مادەی هۆشبەر بەکارهێنن یا بازرگانی بە مادەی هۆشبەرەوەکەن.